بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێ عزیزانم کارزان مەحموودم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی سۆدۆی 147 بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست گەیشتمەوە. سۆدۆی 147 ناوی لیستی کۆمەڵی دادگەری کوردستانە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. خۆشەویستانم هێزە ئیسلامیەکان ئەمجارە دانەوێت با ڕوئایەکی ڕوونەوە بچن بۆ پەرلەمان. پرسی بەها باڵەکان و پارێزگاری لێکردنیان پرسێکی زۆر حساس و وەردە. لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا زۆر ئیشی لەسەرکە هەندێک هێزویستیان کۆمەڵێک پرۆژە یاسا کە نامۆن بە کەلتور و بە بیر و باوەڕی هەرێمی کوردستان و دانیشتوانەکەی بێنە پەرلەمان و بە پێی یاسا بەسەر خەڵکدا بیچەسپێنن. کۆمەڵی دادگەری لە کارنامەکەیدا بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و خودی کاندیدەکانیشان دانەوێت ئەمجارە بە ئایدیایەکی ڕوونەوە بە خۆ ئامادەکردنێکی بەرچاوە بچن بۆ ناو هۆڵی پەرلەمانی کوردستان. دانەوێت لەسەر ئەم پرسە کار بکەن، بەرگری بکەن لەو بەهاباڵانەی کە سەدان ساڵە باو بە پیرانمان لەسەری ژیاون. بەهاباڵەکان چین لە هەرێمی کوردستان چۆن بەرگریان لێ دەکرێت؟ ئەو هێزانە کامانن کە دانەوێت دژی بەهاباڵەکان بوەستنەوە و ئەو هێزانی کە دانەوێت بەرگری لە بەهاباڵەکان بکەن. بەگشتی ئافرەتان لە ناو هۆڵی پەرلەمان چ ڕۆڵێکیان هەبووە لە بەرگریکردن لە ئەو بەهاباڵانە و چەند پرسێکی دیکە تەوەری سەرەکی گفتوگۆی ئەم شەوی سۆدۆی 147 دەبێت لەگەڵ هەرێکە لە بەڕێزان مامۆستا ڕازان ئەبوبەکر کاندیدی ژمارە 3 لە بازنەی هەڵەبجە لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری، هەروەها بەڕێز هێرۆعاتار کاندیدی ژمارە 18 لە سەر لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی. میوانە بەڕێزەکانم هەردووکتان بەخێر بن. سپاس بۆ ئامادەبوونتان. باس لە بەهاباڵەکان دەکەین. یەکێک لە بەهاباڵەکانەوەیە کە ڕێزە. حەز دەکەم بزانم کامتان تەمەتان زیاتر لەوە دەست پێ بکەم. ڕازان خان بەخێر بێن ڕازان خان. زۆر باشە. ئەم خولەی پەرلەمان ڕازان خان یعنی زۆر بەڕوونی دیارە کە هێزە ئیسلامیەکان دانەوێت بە ئایدیایەکی توندەوە بچن. ئێوەکو ئافرەتان هیچ شتێکی دیاریکراوتان هەیە یاخود لە کارنامەی کۆمەڵی دادگەریدا بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئایدیایەکی ڕوون هەیە، تێگەیشتێکی ڕوون هەیە بۆ بەرگریکردن لەم پرسانە و ئێوە تا چەند ئەمە بە مەترسی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دەزانن ئەگەر بێت و کەسانێک نەبێت لە پەرلەمان بەرگری لەو بەهاباڵانە بکەن؟ بەڵێ بە ناوی خوای گەورە میهرەبان سوپاس و دەستخۆشیم بۆ کەناڵی پەیام بۆ بەرنامەی 147 تایبەت بە هەڵبژاردن. ئومێدی سەرکەوتن بۆ لیستەکە خوازم، ئومێدی سەرکەوتن بۆ کاندیدانی ناو لیستەکە خوازم. دەستان خۆش بێ، سوپاسانەکەم ماندوو نەبن. طبعاً ئێمە وەکو ئافرەتان ئەوەی کە بەرنامە و کار و پلانمانە دڵنیاین کە بەڕاستی ئەمە کار و بەرنامەی ناو حیزبەکەشمانە، دڵنیا بن لەوەی کە ئێمە وەکو خۆمان ئەبینە داکۆکی کارێکی سەرسەختی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بەڕاستی کۆمەڵی دادگەری تەحەداکا لەوەی کە بە هەر شێوەیەک هیچ کەس لایەنێک ناتوانێت دەستکاری بنەمانە گۆڕەکانی ئیسلام بکە، چونکە ئەوانە لە ئەسڵا هێڵی سوورن. دڵنیاین لەوە بڵێ کار بۆ ئەوە ئەکرێکە بە جۆرێک لە جۆرەکان توانم بڵێم لە خولەکانی پێشوو بە تایبەت لە خولی پێنجی پەرلەمان ئەوە بە ئاشکرا هەستی پێکرا کە بەڕاستی کۆمەڵی یاسا هێنرایە ناو پەرلەمان بۆ ئەوەی جێگیر بکرێت بەڕاستی دش بە ئاینی پیرۆزی ئیسلام، دش بە باڵاکانی کۆمەڵگە، دش بە خێزان، دش بە تاکەکانی کۆمەڵگە. یعنی ئێمە بمانەوێ نەمانەوێ ئێمە بەڵێ. ڕازان خان یەکێک لەو گرفتانەی کە ئیسلامیەکان بەگشتی و کۆمەڵی دادگەری لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان کەمی ژمارەی کاندیدەکان یاخود پەرلەمانتارەکانیان بوو لە پەرلەمانی کوردستان. مەترسی ئەوە هەبوو ئەم پرۆژە یاسانە بە سیستمی زۆرینە و کەمینە بچەسپێن بەسەر هەرێمی کوردستان و دانیشتوانەکەی، بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک لە ڕووی ئالام و هۆشداریەکی زۆریاندا تاوەکو ئەوانەی کە لە پشت پرۆژەکانەوە بوون وەستان. مەترسی نییە لەم خولی داهاتوو داگەربێت و ڕژەی ئیسلامیەکان دووبارە کەمینە بن دەسەڵات جۆرێک لە بێشەرمی بۆ دروست بێت و ئەم پرسانە ژێر پێ بخات و ئەم سنوورانە ببەزێنێت، واتە پرۆژە یاسای یەکسانی و جێندەر کۆمەڵێک پرۆژە یاسای دیکە تێپەڕێنێت لە پەرلەمان و بە یاسا بەسەر خەڵک داوی چەسپێنێت. مەڵێ لە ئێستایا ئەوە یعنی بەزەقی بەرچاوە بەڕاستی کە لایەنە ئەلمانیەکان بەڕاستی دەستگا و سنتەری تایبەت دروستەکەن بۆ پرسانە، نەگەوەی پرسێکی ئاسایی بێ بەڵکو بە پرسێکی توانم بڵێم ئەسڵی سەیریەکەن لە لای خۆیان بە پرسێکی سەرەکی بەڕاستی لە بەرچاویەگرن کە لە ئێستایا لە ڕێی دەستگا و ڕێکخراوەکانی کاری لەسەرەکەن. تەبعاً لە خولی پێنجەمی خولی پێشووی پێنجەمی پەرلەمان
ئەوە هەستی پێکرا هەرچەنە بەڕاستی کاندیدە ئیسلامیەکان لان ئەتوانم بڵێم کاندیدانی لایەنە ئیسلامیەکان سواز بۆ خوا بە ڕێژەیەکی کەم هەرچەنە کەم بوون بەڵام توانیان پاڵپشت بەڕاستی بەوەی کە خۆیان پێداگەر بوون لەسەرەوە نەیان هێشت بەڕاستی تەجاوزی ئەو یاسایانە بکرێ بەڵام ئێمە دڵنیان ئەگەر کاندیدان زیاتر بن ژمارەی ئەندام پەرلەمان زیاتر بێ دڵنیانەوەی کە ئینشاڵا کاریگەری زیاتر باشترە بێ ئێمە گومانیشمانە لەوە بەڕاستی ئەم یاسایانەی کە پێشتر هەبووە ئەتوانین بڵێم بەم بیرکردنەوەی کە ئێستا هەیە چەپەکان هەیەە دڵنیا بن. زۆر باشە خاتوڕازان دەگەڕێم لای بەڕێستان بە بچمەلای هێرۆخانیش خاتو هێرەوەش بەخێر بێن سەرچاو حەزێتان کێشان. مەترسی پرسی پاراستنی بەها باڵەکان ئەوەندە مەترسیەکی حەقیقی لە هەرێمی کوردستان لە کاتێکدا گەربێت و هێزە دەسەڵاتدارەکان بدوێنی سەر ڕایەوەی کە لە بابەتی تاڵانکردنی وڵات و کۆمەڵێک بابەتی گەندەڵیدا ئەوەندانی پێدا دەنێن بەڵام لە پرسی بەها باڵەکان هەندێک لە هێزە ئەلمانیەکان خۆیان بە پارێزەری ئەم بەهانە دەزانن. پرسیارەکە ئەوەیە بەجددی بەها باڵەکان لە هەرێمی کوردستان لە ژێر مەترسیدان یانەوە تا هێزە ئیسلامیەکان دانەوێت ئەمە بکەن بەکارت وازەقی بکەنەوە و لەم ڕێگەیەوە بچنە ناو پەرلەمانی کوردستان و خەڵکێک وەلایان بۆ کاندیدەکان دروستبێ و دەنجیان پێ بدەن. بەناوی خوای گەورە بەخشندە میهرەبان کاکارزان دەست خۆش بێ بۆ بەرنامەیە سڵاو سڵاو لە هەموو بینەران. کۆمەڵی دادگەری پێگەیەکی سیاسی گەورەی هەبوو لە هەرێمی کوردستاندا هەمیشە لە بەرەی مافخراوان و ستەملێکراوە نابووە جا لە حکومەت تا ببێت یان لە ئۆپۆزیسیۆن نابوو بێت و بابەتی بەها باڵەکانی کۆمەلگا لە هەرێمی کوردستاندا بابەتێکە کە لە کابینەکانی پێشووی هەم حکومەتی هەرێمی کوردستان و هەم پەرلەمانی کوردستان حکومەت و پەرلەمانیش ئیشیان لەسەر برسێتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرد ئیشیان لەسەر ئەو دەکرد کە دەبێت هاوڵاتیان برسی بکەن و بالفعل کارەکەشان دەرەنجامەکەی سەرکەوتوو بوو کە هاوڵاتیانان بە نیوە موچە بە بڕینی موچە هاوڵاتیانان داماو کرد بوو بە دەستنانی بڕێ پارە بەڵام ئەم جارە ئەم کابینەی پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان پلانێکی هەیە بۆ لێسەندنەوەی بەها باڵەکانی ناو کۆمەڵگای کوردی بۆ کلتوری ڕەسەنی کوردی بۆ بەها بۆ دین ئەوێت گەنج و لەبەرەوەی ئێمە لە و سەرۆت و سامان بەلانەوە گرنگە بەڵام چیشان بە بەها باڵە هەرێمی کوردستان خاوەن قەوارێکی کۆمەڵایەتیە پەیوەندی کۆمەڵایەتەکانی ناویدا زۆر جوانە گرنگی نێوان خێزانەکان هەیە خوشک و برافیدا یەکترین خوشک و برا لە پێناوێکتریدا قوربانی دەدەن لە پێناوێکتریدا ئامادەن ڕۆحی خۆشی ببەخشێت بەڵام ئەمان دەیانەوێت سیستەمی تاکڕەوی لە هەرێمی کوردستانە پیادە بکەن دەیانەوێت تاک تەنها بۆ خۆی بژی واتە قەوارە کۆمەڵایەتەکە بوونی نەمێنێت بەهاکان بوونی نەمێنێت دین نەمێنێت و لەگەڵ ئەوەشدا گەنجێک پەیوەندە بکات لە ناو کۆمەڵگادا بۆ بەدەستهێنانی پارە پەنا بەرێ بۆ هەموو ئەو ڕێگانەی کە نایاسایە یاخود نادینیە بۆ ئەوەی کە بڕێ پارەی دەستکەوێت ئەو گەنجش کە گەورە بوو کە ئاشارەزایی لە ناو خێزانەکەی خۆیدا نەبوو ناو خێزانەکەی خۆی گەورە نەبوو چکە ئامانجی ئەمان ئەوەیە کاتێک کە خێزان نەما خێزان هەڵوەشا پەنا بۆ هەندێک لە بابەتەکانی تری حکومەت دەبات کە ئیش خانیانی خانەی بێسەرپەرشتامان هەیە خانەی ناوجوانانمان هەیە کە دەیانەوێت گەنجەکانمان لەوێ گەورە بن دەیانەوێت گەنجەکانمان و ئەوانەی کە مناڵ و دایک و باوکیان جابێتەوە یاخود مناڵێکە لە ئەنجامی پەیوەندیەکی ناتەندروستە دایک بووە لێوە گەورە بکرێت و بێتە ناو کۆمەڵگاوە دەیانەوێت دەسەڵات دەیانەوێت بەڵام پرسیارە سەرێکەکە ئەوەیە بۆچی دەیانەوێت دەوێت قەوە بۆچی خێزانێکی هەڵوەشاو لە مەسلحەتی دەسەڵاتدایە لەبەرەوەی هیچ بنەمایەکی ئەخلاقی دینی کۆمەڵایەتی نەمێنێت آخر دەسەڵات قازانجێک لەوە دەکات لەبەرەوەی ئینسانێک کە بنەماکانی ئەخلاق و دین و خێزان هەبێت و کۆمەلگەیشی پتەوتر دەبێت و تاکێکی هۆشیارتر و ئەو کۆمەلگایکی پتەوتری نابێت و تاکێکی هۆشیاری ناوێت ئەو تاکێکی ئەوێ لە سوچی کۆڵانەکە دانیش بێت و بێ ئاگابێت لە هەموو بابەتە سیاسی و ئابووری کۆمەڵایەتەکان تاکێکی ئەوێت کە هیچ گرنگێکی خێزانی تیان نەمێنێت ئەو کۆمەلگایکی پتەوی ناوێت بۆ بەڕێوەبردننی حکمڕانی سیاسەکەی خۆی ئەو دەوێت تەنها حکمڕانێکی خۆی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکات تاکەکانی سەرگەردان بکات ئەو ئەجێندایە کە دەسەڵات دەیهەوێت لە ڕێگەی لەناوبردننی بەها باڵاکانەوە بەسەر کۆمەڵگەدا بیسەپێنێت ئەجێندایەکی خۆیەتی بە پێی خوێندنەوەکان یاخود ئەو ئەجێندایە سیستمێکی جیهانیە و لەسەروی ئەوانەوە بەسەریان داواجب بکراوە بۆ ئەوەی کە ئەوانیش وڵاتەکانی خۆیان بەم شێوازە تاکەکان هەرێکە و بۆ خۆی بژی ڕێز لە گەورە بەزی بە بچووکدانێتەوە بچووک ڕێز لە گەورە نەگرێ و هەموو ئەو تێکشکانە بەها باڵایانە ئەمان دەیانەوێت لە ئەجەندای سیستەمی سەرمایەداریەوە بنە ناو خەڵک
و لەگەڵ ئەوەشدا دەیانەوێت کە دین لە ناو خەڵکدا نمێنێت بەها کۆمەڵایەتەکان نمێنێت. ئەجێنداکەشیان لە سیستەمی سەرمایەداریە شتێک نییە بە ناوی مرۆڤایەتیەوە، شتێک هەیە بە ناوی پارەوە، بە ناوی مادیگەراییەوە، تەنها قازانجە. مرۆڤەکانیش بەکاردێن وەکو پەیژێک، بە تایبەتی تر لە سیستەمی سەرمایەداریدا ئەوەی کە زەرمەندی یەکتریە خانمانە لەم سیستەمەدا کە ئێستاش بە یاسا دانەوێت کە خانمان ئەوەی تر سەرگەردان بکەن، ئەوەی تر ماڵی وێرانتر بکەن و دانەوێت خانمان بکەنە قوربانی یەکەم لە ئامانجە سەرەکیەکانی خۆیان لەناو ئەنجەندای سیاسی و ئابووری کۆمەڵایەتەکەی خۆیان. چۆن لە ڕێگەی یاساوە پرۆژەیەکی بەڵێ پرۆژیان هەیە کە کاندیدیان هێناوەتە بۆ هەرێمی کوردستان هەردوو حیزبی دەسەڵاتدار و کاندیدی تایبەتیان هەیە کە دانەبین لە پەرلەمانی کوردستان یاسای جێندەر و هاوڕەگەزبازی بکەن بە یاسا بە هەرێمی کوردستاندا و ئێمەش دەزانین و هاوڕەگەزبازی لە هەرێمی کوردستان ئێستا کاندیدی تایبەتی هەیە و دەسەڵاتی هەوێت ئەم پرسە بداتە دەستیانە مەلەخ و لە پەرلەمانیشی بۆ بکەن. بەڵێ بە تاکید چکە ئێمە ئەنجومەنی خانمانمان هەیە، ئەنجومەنی خانمان ئیش لەسەر جێندەر دەکات، ئیش لەسەر یەکسانی بە حساب یەکسانی ئەکەنە ناو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا و لەگەڵ ئەوەشدا ئەم کاندیدانێکی هێناونێتەوە بە هەرێمی کوردستان کە لەلایەن قوسڵخانە گەورەکانەوە فەند دەکرێن، لەلایەن قوسڵخانە گەورەکانەوە سەپۆرت دەکرێن، هێناونێتەوە بۆ کوردستان بە یاسا ئەم جارە یاسای جێندەر و هاوڕەگەزبازی بێنێتە ناو پەرلەمانەوە. کەواتە ڕازان خاندێمەوە لای بەڕێستان بەپێی قسەکانی خاتوهێرۆ بێ ئەم مەترسیەکی جددیە کاندیدی تایبەتیان هەیە. طبعاً لانی دەسەڵات خۆی لەوانەیە سەپۆرتی ئەم جۆرە ڕێکخراوان و ئەو جۆرە کەساتیانە بکات وەکو لە ڕابردووشدا بینیمان چەند کەساتی سەپۆرتکران و لە ڕێگەی ڕێکخراو ویستیان ئەمانە بڵاو بکەنەوە. چی بکرێت؟ هاوڵاتیان لێرەدا هۆشیاری تاک تا چەند گرنگە بۆ ئەوەی کە کەسێک بنێرێتە پەرلەمان بۆی کە بەڕاستی بەرگری لەو بەها باڵانە بکات. ئایا لە ڕابردوودا خەڵک ئەگەر کەسێکی ناردبێ بۆ پەرلەمان تەنها لەبەرەوەی کە دەستکەوتێکی مادی هەبێت و شت بۆ هاوڵاتیان بکات لە ڕێگەی پرۆژە یاساکانەوە، ئێستا تا چەند گرنگە خەڵک ئەوەش ئاگادار بێت کە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئەو بەها باڵانەشەوە هێشتا ئیش لەسەر کۆمەڵگە دەکرێت پێویستە ئێمە پێش بەم پێشاتانە بگرین. بەدڵنیاییەوە من دووپاتی دەکەمەوە کە پشتگیری دەرەکی لە پشتامکارە، بەڵام ئێمە بۆ خۆمان هاوڵاتیان یان هاونیشتیمانیانی بەڕاستی ئەم هەرێمەوە قوارە دڵنیا ئەکەینەوە لەوەی بەڕاستی ئەمەی کە هەیە توانم بڵێن بە دوو جەمسەرێکی مادی جەمسەرێکی کۆمەڵایەتی. ئەوەن ئێمە ئەزانین ئەم دەسەڵاتەکان لەسەر ئەم دوو جەمسەرەکە لەوەی کە وەکو فێرۆخان ئاماژەی پێەیە کە خەڵکی برسیەکە بۆی کە بەڕاستی خەڵک ئاگای لە چی نەمێنێت، تەنها ئاگای لەوە بێ قوتەکەی بەردەستی بکرێت لەوەی کە موچەکەی ماگانە لە کاتی خۆیان وەرگێکە ئەوەش نییە. بەداخەوە بەڕاستی دوای کردووە یعنی خەڵک کۆی لەوێ بە شوێن پاروێ نانداڕاکە. خەڵک ئاگای لەم مەترسیانە نیە ئێستا؟ بەڵێ ئەتوانم بڵێم ئەم مەترسیانێ کە هەن زۆر جدین، بەڵام بەداخەوە تاکەکان بێ ئاگان بێ. جەمسەر کۆمەڵایەتی کە کاری لەسەرەکە وەی شیرازەی خێزان بەڕاستی لێک هەڵوەشێ نەمێنێت، تاکەکان ئاگایان لە خێزان نەمێنێ، خێزان ئاگای لە تاک نەمێنێت. دوجار کۆمەڵگەیەکی پرزە و کۆمەڵگەیەکی فەوزراوی و فەسادی زۆر گەورە بەڕاستی بەردەست بێت. بۆی شتەکان لە ئەستی خۆیانە نەتوانن لەسەر مافی خۆیان لەسەر ژیانی خۆیان بەدەنگ دێن. اینجا ئێمە دڵنیان کاتێ بەڕاستی کە تا گوای لێ هات خێزان هەڵەوەشێ کۆمەڵگە بەو شێوەیە نامێنێکە هەیە. ئەم کۆمەڵگەیەش ئێمە بیرمان نەچێت کۆمەڵگەی ئەم قوارەی کۆمەڵگەیەکی پتەوە هەر لە دێر زەمانەوە بەڕاستی ئێمە لەگەڵ ئیسلام هێناوە، ئیسلام باوشی کردوێتەوە بۆ ئیسلام ئەمەی هێناوە. ئەتوانم بڵێن لە ئێستەیە بەتایبەت لایەنە ئیسلامیەکان کە کاریان کردووە دەرەنجامی مانوبوونیان وەکو دامەزراوەی ڕێکخراوەیی کە کاریان لەسەرەوە کردووە خێزان بە پارێزرێت تا هۆشیار بێ بەڕاستی کار لەسەر مەکراوە الحەمدوللا بەرهەمیشی هەبوو. بەڵام لەگەڵ ئەوەشە لە بەرامبەر پلانی نەیارانە ئەوشمان بیر نەچێت، نەیاران کاریان لەسەرەوە کردووە بەڕاستی خێزان هەڵۆشێ. بەڵام ئەمەی کە ئێستا هۆشیاری تاک زەرورێ لەم کاتەیە ئەوە یەکە تاکەکانی ئەم کۆمەڵگەیە دەنگدەران بەڕاستی بەتایبەت لە ئێستەیە زۆر وریای ئەم فکرەیە بن. دڵنیام لەوەی دەنگدان کارێکی ئاسانیە تەنها بۆ ئەوی بەڕاستی بڕوا دەنگەکەی با بەڵکو ئەتوانێت ئەم دەنگەی کە هەیەی بەڕاستی سزای ئەمانەی پێبا، سزای نەیارانی دینی پێبا، سزای نەیارانی بەڕاستی ئەم میلەتەی پێبا. کەواتێ بەڵێ ئێمە بەڵێ باشە زۆر باشە. ئێستا ڕەنگە خەڵکی گوێی لە ئێمە بێ خاپڕازان بڵێ هەموو عایلی خۆی لەسەر ئەم قسانە چیکە مادەیکەن، دایک لە ماڵەوە ئاگای لە منداڵەکانی بێ، باوک
ئیتر هیچ پرۆژەیاساک ناتوانێت بیان خەڵەتێنە و بەلا ڕێیاندا بکات. بەڵام ئەم پێشنیازانە ئەم پرۆژەیاسانە لە پەرلەمان کە بوون بە یاسا دواتر جێبەجێ دەکرێن. کاتێک کە خرانە حاڵەتی بەرکاریەوە هیچ کەسێک دەتوانێت ڕێگریان لێ بکات ئەو خودی ئەم دایک و باوکان و ئەوانێکی ئێستا ئەم جۆرە ناسڕیان بۆ قسەکانیەوە هەیە. من بەڕاستی ئەتوانم بڵێم گومانم لەوە نییە کە ئایلەکان خێزانەکان لە ئێستەیە بەڕاستی ئەتوان وێنەری خۆیان هەڵبژێرن کە زمانی ئەم حاڵەتە بکەن زمانی ئەندامانی خێزانەکانیان بکەن بەڵێ هەر نوێنەرێک کە هەڵی ئەبژێرێ بە فکرێکی هۆشیار بە وریاییەکی باشەوە نوێنەرێک هەڵبژێرێ کە بەرگری ئەکا لە دینی لە ژینی بەڕاستی لە خێزانی لە تاکەکانی خێزانەکەی دڵنیا بن لەوەی ئەو لەوێ نوێنەرێتی ئەتوانێت بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە هۆشیار بێ لەوەی کە هیچ نەبێت تاکەکان بپارێزێت تەمان ئێمە بیرمان نەچێت لە خولی پێشوە ئەو یاسانەی کە هەبوون یعنی خەڵک بە حاڵەتێکی زۆر ئاسایی سەیریە کرد بەڵام ئەگەر ئەو یاسانە لە پەرلەمان تێپەڕبوونایە بەڕاستی ئەتوانم بڵێم حاڵێکی زۆر خراپ بەسەر کۆمەڵگە هات ئەو کاتە ڕاستە خێزان لە ماڵەوە چاودێری مناڵەکەیەکە بەڵام ئەو یاسایە کە جێبەجێ کرا هاتە ناو کۆمەڵگەوە و کاتە دایک و باوک بەڕاستی ئاگای لە مناڵەکەی نامێنێ تاکەکەی ئەوەندە یعنی ئەوەندە دەسەڵاتی نییە بەسەر تاکەکەی کە بتوانێت چۆن پەروەردەی بکات چۆن مامەڵەی لەگەڵ بکە ئەو یاسانەی کە هەبوون لە پەرلەمانە بەڕاستی ئەگەر بەند و مادەکان بخوێنیتەوە بۆ ئەوەی هەر تاکێک بۆ خۆی ئازاد بێ لە چ شوێنێ ئەژی لەگەڵ کێیە ئەژی هاوڕەگەزبازیە کاڕێزم هەیە بەڕاستی هەر ئەو یاسانەی کە هەیە خۆی توانای ئەوەی هەبێ لە دەرەوە چۆن مامەڵاکە لەگەڵ ژیانی خۆیان ئەو کاتە خێزان دەوری نامێنێ خێزان گرنگی نامێنێ ئێمە زانین کە خێزان گرنگی نەمان کۆمەڵگەش بۆ شێوەیە هەڵەوەشێ. زۆر باشە هێرۆخان هەر بەجددی یەکێک لە ملیاردێرە گەورەکان ناوێکی گەورەی هەیەکێ لە کوڕەکانی تووشی ئەم جۆرە لادانانە بووە لە وڵاتێکی پێشکەوت و دواتر دەڵێ گەورەترین تاوانیان بەرامبەر من کرد کوڕەکان کوشتم بە پێی یاسا. بەجددی ئەمە مەترسەیەکی واقعی نییە بۆ نمونە کەساتیەک من بیستم لە هەولێر کەساتێکی زۆر بارز کەساتێکی باڵا کوڕەکەی تووشی یەکێک لەم جۆرە لادانانە بوو هەرچەندە هێشتا ئەمە بە یاسا نەکراوە لە هەرێمی کوردستان. ئەگەر بێت و ئەم پرۆژە یاسا خەتەرانە لە پەرلەمانی کوردستان تێبپەڕێندرێن هیچ کەسێک دەتوانێت بڵێ من خاوەنی منداڵەکانی خۆمم بۆی بیان پارێزێت. کاکارزان ڕاستە لە پەرلەمانی کوردستان ئەمە نەکراوە بە یاسا بەڵام ئێستا بەدەر لە یاسا ڕێکخراوەکان و هەندێک لە بەرپرسانی سیاسی ئێمە هەنگاوی بۆ دەنن بۆ ئەوەی کە لە ناو تاکانی ئێمەدا بڵاتە باری جێبەجێکردنەوە و لەگەڵ ئەوەشدا هەشتاکی دروستکە بۆ ئەوەی کە ئەم یاسا لە پەرلەمانی کوردستان دەرپچێنرێت بەڵام کاتێک کە یاسا دەردەچێنێت لە پەرلەمانی کوردستان و پاش ئەوەی کە خوێندنەوەی کۆتایی بۆ دەکرێت و هەموو ئەندامانی پەرلەمان دەنگی پێدەدەن بە زۆرینە ئەو کاتە دەڕاتە واقعی کوردستان و دەڕاتە بواری جێبەجێکردنەوە کەواتە هیچ تاکێکی تر لە هەرێمی کوردستاندا مافی ئەوەی نییە کە هیچ سکاڵایەک و هیچ تاعنێ لەو یاسایە بدا لەبەرەوەی کە تۆ لە ناو پەرلەمانی کوردستان دەسەڵاتی یاسادانانە و تۆ کردوتە بە نوێنەری خۆ لە ناو پەرلەمانە ئەو یاساکە بەسەر تۆ جێبەجێ دەکات بەسەر تاکانی کۆمەلگادا جێبەجێ دەکات جا ئەم کەسە ملیۆنەر بێ یان دکتۆر بێ یان پارێزە بێ هەر کەسێکی تری ئاسایی کۆمەلگا بێت یاساکە بەسەریدا جێبەجێ دەکرێت. زۆر باشە خۆزگە مامۆستاکی یانیش لێرە بووە ئەگەر کەسێک دەنگ بەم کاندیدانە بدا لە ڕووی شەر ئەو وەڵامی دابیناوە نازانمەوە شارەزایتان لە وڵای کاکارزان من ئەوەبار نابێگەر کەسێک دەنگ بکە بە کەسێک بدات دواتر ئەگەر هیچ نەبێت لە پرۆژەیەکی ئاوا بێدەنگ بێ پرۆژە یاسایی قەدەغەکردنی لادانە جنسیەکان لە پەرلەمانی عێراق تێپەڕێندرا بەشێک هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانیش کاندیدەکانی لەوێ نەبوون دەنجیان پێ نەدا هاتنە دەرەوە ئەو هێزە سیاسیە بوو کە بە حساب دەوێت نەوەی نوێی ئێمە ڕاکێشێت کە دەوێت کار لەسەر نەوەی نوێی ئێمە بکات دەوێت کاریگەری خۆی لە هەرێمی کوردستانە زیاد کات دەوێت هەموو مێژووە خراپەکەی یەکێتی پارتی کە بە حساب خۆی مێژێکی زۆر باشی هەیە بسڕێتەوە و نمایشێکی زۆر جوانی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی بۆ هەرێمی کوردستان بکات بەڵام خۆی لەناو پەرلەمانی عێراقدا ناو ئەنجومەن نوێنەرانی عێراقدا بە ئامی ئاشکرا هاتە سەر شاشەکان لەناو پەرلەمان لەناو ئەنجومەن نوێنەرانی عێراقدا وتی با یاسای لەشفرۆشی هەبێت لە هەرێمی کوردستانە هەموو کەسێک ئازاد بێ کە لەوەی لەشفرۆشی بە جسمی خۆیەوە بکات کەواتە من پێم سەیرە هەرێمی کوردستان کە قەوارەیەکە لە سەتا 95 زۆرینەی موسڵمانە چۆن دەتوانێت دەنگ بدا بە لیستێک یان بە لایەنێکی سیاسی کە بانگەشە بۆ لەشفرۆشی دەکات لەشفرۆشی بابەتێکە لە هەموو دنیادا قەدەغە کراوە و هیچ کاتێکیش نەبەسراوەتەوە بە ئازادیەکانی ئینسانەوە لەبەرەوە
ئەبێ ئینسان ئەوەندە هۆشیارەیەکی یاسایی کۆمەڵایەتی سیاسی و ئاینی هەبێت کە چۆن دەنگ بدەم بە شەخصێک بە لایەنێکی سیاسی بانگەشە بۆ لەشفرۆشی بکات و مێژوەکەشی دیارە کە مێژوەیەکی سفری هەیە و مێژوەیەکی نییە تاکو و خۆی شانازی بە مێژوەکەی بکات. زۆر باشە. طبعا من بۆ خۆم بەکالۆرۆسم هەیە لە شەریعە بەڵام پێم خۆشە بژێت مەمنونم بەڵام بۆ خۆم لەو ئاستەیان نبینم بەڕاستی فتوابم بەڵام ئەتوانم تەواو ڕوونکردنەوەی مامۆستایانی بەڕێز بگوازینەوە تەبان ئێمە ئەتوانم بڵێم ئەم مودەیە کە هەبووە چەندین مامۆستا قسەی لەسەرەوە کردووە بەڕاستی کە بمانەوێت نەمانەوێت دەنگدان بەڕاستی بەم لایەنانەی کە ئەمە بەرنامەیانە ئەمە پلانیانە ئەمە دید و فکرەیانە بەڕاستی دڵنیا بە لەوەی هەر کەس دەنگیان پێەیە ئەو تاوانی کە ئەکرێت لەسەر ئەو یاسایی ئەوانیش بەشداری ئەو تاوانن یان توانم بڵێم ئەمە حکمێکە کە باز دەکرێت بەو شێوەیە دڵنیا بندەوەی من ئەمەش بە عەجایب بەزانم عەجەبە کەسێک مسلمانە نوێژەکە بۆی سەدەقەی جاری بۆ بێ بەڵام خەڵکانێک هەیە بە یەک دەنگ تاوانێکی نەبراوی بۆ دیانی ڕاستە ئەم یاسا بەرکار بێ یاسا هەیە لە 16 و ئێوە شارەزە یاسان وازام هێرۆخان قانونی عقوباتی عراقی 16 بۆ 69 چەندە لەو کاتەوە تا ئێستا یاساکان بەرکارن هەنی لێرەگەر لەژێر دەنگدانێکی من یاسایەک دەربچێت حتا ئەو ڕۆژی لە ئەم یاسایە بەرکار بێت هەر تاوانەکەی بۆ تۆ نووسێ بەڕاستی ینی تاوانی ئینسان ئاوا خۆی بخاتە ناو ئەو داوە چامنەوەی عەرزکەم عەجەبا کەسێک خۆی بە مسلمانە زانێ بەڕاستی نوێژەکە ڕۆژی وەگرێ وەکو جەنابەت فەرمووت بەڕاستی مزگەوت دروستەکە لە کارە باشەکانە زۆر جار لە پێشەوەیە لە خێر و سەدەقەیە یعنی عەجەبا ئەم هەموو کارە باشە ئەکا بەڕاستی چۆن بیر لەوە کاتەوە بچێت دەنگ بە لایەنێک با بەڕاستی ئەمە فکرە و ئایدیای بێ کە مسلمانان لە ئیسلامەکەیان دوور بخاتەوە جا ئێمە ئەوەش بەڕاستی ڕوون بکەینەوە کە ئیسلام سنووری دیاریکراوی بەڕاستی بە مسلمانان یاوە یعنی هیچ ئینسانێک سنوورێکی ڕەهایی نییە بۆی بژیت هەموو سنوورەکان دیاریکراون تایبەتمەندی مرۆڤی پاراستووە حاڵە شخصیەکانی مرۆڤی بەرچاو گرتووە بەڕاستی هەمووی خاڵ بە خاڵ لە شریعەتی ئیسلامە هەموو دیاریکراوە کە ئینسان چۆن بژیت چۆن هەستێت چۆن مامەڵە بکات ترەوە ئەم پرۆژە و ڕێکخراوانە دەتوانین بڵین کە بۆ لێدانە لە ئەو بربەستانەی کە ئیسلام دایناوە یاخود ئەم یاسانەی کە ئیسلام دایناوە پێی دەوترێت شریعەت گومانیتیانە هاوڵاتیان بۆ هۆشیارنین خۆ خەڵکانێک دەنگیان پێدەن زۆر زەر لە ڕیزی یەکەمی نوێژی جەماعەت و هەندێکیان نوێژی بانی دەسن بۆ جەماعەت ئومێد دەکەن هاوڵاتیان ئەم جارە هۆشیار بنەوە ئینشاڵڵا هەرواش دەبێت هۆی کاکارزان مشکلەکە ئەوەیە هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا ئەمان خەریکە دین تێکەڵی خۆیان دەکەن ئەمە یەکێشەکە لە هەرێمی کوردستاندا ئەوان ئەسادانەیە کەسایەتی ئاینی بەکارێنن دەبینە کاتی بانگەشەکانە سەرۆکێکی حیزبێکە کە ئەسڵ خۆی نوێژ ناکە بەڵام دەچێت بۆ مزگەوتێ بە مەلایەکی یان دڵێ فەرم و پێشمکەوە لەگەڵ ئەوەشدا دەست نوێژێگرێ نوێژەکات کە لەڕووی ڕاستەقینەکەی وەهانێ نوێژ ناکات واتە نمایشێکی ناڕاست لەگەڵ هاوڵاتیانی خۆیدا دەکات دوای ئەوە لە کاتی نوێژ دەکەن هێرۆخان بەڵێ دوای هەڵبژاردن نوێژ دەکەن هەرگیز نوێژ ناکەن و لەگەڵ ئەوەی کە نوێژیش ناکەن ئەو نمایشەی کە لە ماوەی بانگەشی هەڵبژاردنان دەیکەن هاوڵاتیانی پێڵ دەخەڵەتێنن ئەو هاوڵاتیانەی کە دەنگی پێدەدەن لە ماوەی 4 ساڵی داهاتوودا دەبێت خۆیان قوربانی ئەو نمایشە بدەن کە باوەڕیان پێکردووە زۆر باشە خۆیان دەبێت قوربانی بدەن بەڵام پرسە سەرێکەکە ئەوەیە ئایا هاوڵاتیان بۆ بەم زۆرە هۆشیار نین خاتوهێرۆ پێتان وانییە ئەوەی کە زۆر جار دەوترێت لە هەرێمی کوردستان سیستم و دەسەڵات و حکومڕانیەکی ڕەشید نییە زۆر جار یەخەی خودی دەسەڵات دەگیرێ ئەمە تاوانە کاکارزانە بەرەوەجار دەسەڵات ڕنگدانەوەی ئەم واقعە و ئەم کۆڵگانیە کە ئەوانی خستووەتە کردووە بەسەر دەستە و حکمیان بکەن لە بانگەشەی ئەم جارە داوای کە زۆر سەیرە هەردوو لە هەند دەسەڵاتدار یەکتری تاوانبارەکەن بەوەی کە دەسەڵاتێکی خۆسەپێنیان هەیە کۆتایی پێدێنن ئارامی ئاشتی پێکەوەژیان کە هیچیان لەخوانە مەوجود نییە و لەگەڵ ئەوەشدا حکومەت و پەرلەمانیان تێکەڵ کردو لەلای هاوڵاتیان پێیان وایە کە لە پەرلەمانی کوردستانە دەتوانی نەخۆشخانەی دروستکەیت دەتوانی شەقامێک لێ بدەیت دەتوانی هەندێک لە پرۆژەکانی حکومەت بکەیت بۆیە ئەم دووشتە زۆر جیاوازە سیستەمی حکومڕانی جیاوازە و پەرلەمان جیاوازە لە پەرلەماندا تۆ یاسا
دەرەکەیت پەرلەمان سێ ئیشی هەیە یا سادانان چاودێریکردن پەسەندکردنی بوجە ئەی حکوومەت ئیشی چیە حکوومەت دەبێت پرۆژەکان لە خزمەتی هاوڵاتیانە جێبەجێ بکات لە حکوومەت لەناو حکوومەتە دەبێت پرۆژە یاسات هەبێ لەناو پەرلەمانە دەبێت پێشنیازە یاسات هەبێت کە ئەمە دووشتی جیاوازن بۆیە تێکەڵکردنی بابەتە سیاسیەکان و دامەزراوەکان لە لای هاوڵاتیان وهای کردووە کە باوەڕ بەمانە بکرێت پێیان وایە کە لەناو پەرلەمانە دەتوانێت ئەو کارانە بکەیت بۆیە هاوڵاتیان هۆشیارێکی وهانە لەو دوو بابەتە کلێکی جاب بکەن کەواتە هاوڵاتیان خۆیان بەشێکیان تاوانبارن بەتاکید لەگەڵ ئەوەشدا کە تاوانبارن ئەم حکوومەتە کارێکی زۆر ماشینی لەگەڵ هاوڵاتیان بە تایبەتی گەنجانی ئێمەدا کردووە ئەوەیە کە گەنجەکانمان لە 2010ەوە هیچیان دانەمەزراون هاتووە دامەزراندنی کردوتەوە بۆ هێزەکانی ئاسایش هێزەکانی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە کوڕێکە لە 2010 تەخەڕوجی نەکردووە خواخواتی بڕوا بۆ ئەوێ و لە کاتی بانگەشەکانشدا ئەمەی کردوتە چەمکێکی ڕئیسی بۆ گەنجانی ئێمە من لە کاتی بانگەشەدا هەندێک کات بەرکەوتی ئەوە بووم کە چون بانگەشەم کردووە گەنجەکە وتتی تۆ توانین تعینم بکەیت تعینبوون ئیشی من نییە برای بەڕێزم تعینبوون لەبەر حکوومەتی هەرێمی کوردستان بیر چۆتەوە کە خەڵکانێک پارێزی شتەکانیان تێکەڵ کردووە ناتوانن جیاوازێ بکەن بۆ هاوڵاتیان کە بابەتە ڕئیسەکە لەکوێدایە زۆر باشە خات و ڕازان پاراستنی بەها باڵاکان تاوان هەر ئەرکی پەرلەمانتاری ئافرەت نییە ئەرکی هەموو تاکێکە بە پیا و بە ئافرەتەوە بەڵام لەو بینەدا بۆ پێی کە ئافرەتان لە هەمان کاتدا لەگەڵ ئەرکە کارژێڕیەکان ڕۆڵی دایکیش دەبینن تا چەند دەتوانن ئەم دوانە بەیەکەوە گرێ بدەن بەرگری بکەن لە پەرلەمان ئەم پرۆژە یاسانە تێنەپەڕێت یاخود بە جۆرێکی دیکە ڕۆڵی ئافرەت لە هەستکردن بە مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەند چین و چۆن دەتوانن نهێڵن ئەم پرۆژانە تێبپەڕن بەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ دینی ئیسلام لە عەسری ئیسلامە بەڕاستی هەموو تاکێک هەموو مسلمانێک وەرزەم کراوە بەوەی توانای هەبێ بانگەواز بکە بە هەواڵەکانی کۆمەڵگە بپارێزێ هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ بەلغوا عنی وەلەو ئایە ئەمە ڕووی لە هەموو ئەم خیتابە بۆ کێیە بۆ هەموو مسلمانانە کەواتە ئینسان بە پێی توانا و تایبەتمەندی خۆی دڵنیا بە لەوەی ئەم ئەرکە ڕووی لەیەکە جا ئەم ئەرکە ئەگەر لەسەر تاکی مسلمان بێ ئەم ئەرکە زۆر گەورەترە لەسەر ئەرکی لایەنێکی ئیسلامی لەسەر ئەرکی پەرلەمانتارێک لەسەر ئەرکی هەر برا خوشکێک ئێمە وەکو خوشکان دڵنیا بنەوەی سواز بۆ خواتوانم بڵێم ئەوانەی کە لە ناو کۆمەڵی دادگەریە کارەکەین لە ناو دەستگا و سنتەر و ڕێکخراوەکانە بە تایبەت ئەوانەی کە تایبەتن بە دامەزراوەی پەروەردەیی ئیتر لە خێزانەوە بەڕاستی بگرە تا قوتابخانە و مزگەوت و هەموو دەستگاکان ئەمانە ئافرەت ڕۆڵی تیابینێ ئەتوانم بڵێم ئەو ئەرکەی کە هەمان بووە لە پاڵی ئەرکی ماڵداریە ئەرکی دایکایەتیە زۆربەی ئەوانەی کاریان کردو لەسەرەوە توانم بڵێم سەرکەوتوو بوون دەرەنجامیشی هەبووە ئێمە ژووکو کاندیدانی ئافرەت جەغ دەکەینەوە لەسەرەوەی لەگەڵ ئەو هەموو ئەرکەیە کە هەمانە بەڕاستیەمانەوێ دینی خوا سەرکەوێ ئەمانەوەی خزمەت بە مسلمانان بکەین ئەمەرکە ماقصۆتە سەرشانی خۆمان دڵنیا بن لەوەی کە دەور و کاریگەریمان ئەبێت وەکو ئافرەتان ئەمە ڕوونە لە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن لە سی ئافرەتان بەڕاستی ئەمە ڕێژەیە کە دانراوە ئەم لە سەداسی ئەگەر هەروەکو ئافرەت بەڕاستی کار لەسەر و مۆزوعانە بکەین بە تەئەکید بەرەنجامی باشی ئەبێ دڵنیان لەوەی کە بەرهەمی باشیە بێ جا من لە ناو کۆمەڵی دادگەریشە بەڕاستی ئەوە ناخشارینەوە زۆربەی خزمەتکاران لە خوشکان بەڕاستی لە دایکان ئەتوانم بڕێم ڕێژەیەکی باش پێگەیەنن لەوانەیە کە خزمەت دەکەن ئێمە خزمەت و مانوبوونی برانیشمان نادیدە نابین دەبن بە زۆرینە یاوان دەبن بە کەمینە ئەتوانم بڵێم وەکو ئارزم کردی دڵنیان لەوەی کە ئێمە مانوبوون و زەحمەت و خزمەتی برایان نادیدە ناگرین بەڵام ئەمەش بەشایەتی خۆمان نا بەڕاستی ئەمە نەشاراوەتەوە حەشاشی لێ نەکراوە لەوەی کە زۆرینەی خزمەتکاران لە ئافرەتانن لە مەسەلەی دەنگدان لە مەسەلەی خزمەتکردن لە واقعیشە ئێستا دەستگا و سنتەرەکان زۆربەی بەڕاستی ئافرەت بەڕێوەیە باتوانم بڵێم زۆربەی ئافرەتانی ئیجازە پێدراون لە سنتەرەکانە لە ڕێکخراوەکانە بەڵام وەکو وتم خزمەتی برایانیش نادیدە ناگرێت بەڵام ئەتوانم بڵێم ئەوەی شانازیە بۆ ئێمە لە ناو کۆمەڵی دادگەریە لەسەر پەروەردەکردنی تاک و خێزان و دوجار ئەم خزمەتەش بە کۆمەلگا توانم بڵێم پشکی شێرمان بەرکەوتووە ئومێدی ئەوەشەکەن بتوانین لە پەرلەمان ئینشەڵا ئەو خزمەتە نوێنەرەکانمان زۆر باش من دەمەوێت بزانم کە کۆمەڵی دادگەری خۆی ئەجندایەکی هەیە کارنامەیشی هەیە بۆ
بۆ پاراستنی بەها باڵاکان لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان یاخود خودی باگراوندی کاندیدەکان کۆمەڵی دادگەری دەزانێت کە تاکی ئیسلامین و پەروەردەی ئیسلامین خۆیان ڕێگە نادەن کە ئەم پرسانە بەسەریاندا تێپەڕێت وەکو حەزب وەکو کارنامە بۆ خولی شەشەم شتێکی وا بەرجەستە هەیە وڵاتان وەکو بەرنامەی حیزب بەتەکید هەیە ئەوەی کە بەرنامەی حیزب بخوێنێتەوە یا بیەوە بخوێنێتەوە بە ڕاشکاوی و زۆر بە زەقیکە قسە لە سەروانە کراوە جەختی لێکراوەتەوە کاندیدانیش ئێمە بەڕاستی کە پەروەردەی ئیسلامین کاری سەرەکیمان بەڕاستی ئەوەیە ئەوەیە کە چی بکەین پارێزگاری لە بەها باڵەکانی کۆمەڵگە بکەین پێش هەموو شتێک ئێمە داکۆکی کار بین لەسەر بنەمانە گۆڕەکانی ئیسلام ئەوە هێڵی سوور بن لە لامان بە هیچ شێوەیە کە دەستیان بۆ نەبرێ بە هیچ شێوەیەک تەجاوزی ئەو حاڵەتە نەکرێ ئەتوانم بڵێم لە ناو بەرنامەی هینیشا لە ناو بەرنامەی کۆمەڵیشە ئەمە ناخشارینەوە کە پێکەوە ژیانی ئاینی بەڕاستی ئاماژەی پێکراوە کەمەش خۆی بۆ خۆی لایەنێکی گرنگە کە ئێمە ئەگەر من بە نمونە بیهێنمەوە تەبان لە پارێزگای هەڵەبجە کاڵێن پێکەوە ژیانی ئاینی ئێمە بەدەل لە مسلمانان بەڕاستی کاکەی هەیە ینی ئەوەندە ڕێزیان لێگیراوە سواز بۆ خواتوانم بڵێم زۆربیان ئەوانەی کە هەن نەک بەجیا بژین لە شارەکە یا جیا بکرێنەوە بەڵکو لە ناو کوچە و کۆڵانەکانی ئەو شارەیە لەگەڵ مسلمانان ئاژین بەبێ ئەوەی نەپێکدادان نەشەڕ ینی هیچ حاڵەتێکی نەخوازراوی ناخۆش ڕوونای هەمووشیان پێکەوە ژین جا قسم ئەوەیە کۆمەڵ وەکو بەرنامە تەکی دەکاتەوە کە پێکەوە ژیانی ئاینی هەبێ و هەروەها گرنگی زۆر زۆرەیە بە دامەزرەوە پەروەردەیەکان کاندیدەکانیش خودی خۆیان باگراوندێکیان هەیە کە ناهێڵن بەسەرتاندا تێپەڕێت ئەمە پەروەردەی ئیسلامی حتمەە بێ ئەوە کارمان بێ ئەمەش پرسێکی دیکەیە پەروەردەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کە لە خولی ڕابردوو ئەمەش خۆی چەند بەرنامەیە هەڵدەگرێت خاتوێرۆ دەبینین لەم سەروبەندی گەرمەی بانگەشەی هەڵبژاردندا خەڵکانێک دێن جۆرێک لە سوکاتی بەدابوو نەریتەکان جۆرێک سوکاتی بە غەیر مباشر بە ئاین دەکەن بە کۆمەڵگەی کوردی دەکەن ئەمانە بۆچی لەو سەروبەندەدا و لەو حاڵەتانەدا پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانە بکرێت نازانم پرسیارەکەم ڕوونە پرسیارەکەت ڕوونە و تەکیدیشم باسی ئەو ڕووداوە دەکەیت کە چەند ڕۆژی ڕابردوو لە ناو بازاری سلێمانی ڕوویدا لە کاتی بانگەشە بژاردەکاندا ڕوبەڕووی زۆر شتی نامۆ دەبینەوە هەم لە ئەوەی کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کە باگراوندێکی ئیسلامیان نەمان هەیە و هەم وەکو خاوەن مێژووەکەمان کە مێژوویەکی شۆڕژگەرانە و خەباتگەرانەمان هەیە بۆمانەوەی قەوارەی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا پێگەیەکی سیاسی ئەوەندە بەهێزمان هەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتدار لێمان ئەترسێ کاکاروان کاکارزان بڕاتە بێ من ئەم ڕۆژانەدا لەگەڵ تیمەکەمان لە هەڵەبجەی تازە بووم کە پروشەرێکی خۆم بەدەستەوە بوو دەمویست بیدەم بە هاوڵاتیایەکی ئەو شارە ئێستا ڕاستەخۆ لێم ترسا و ڕایکردی نامێم کۆمەڵی دادگەریم ناوێ وتم الحەمدولیلا بوونێتە ئەوەندە ترسێک بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار کە تۆ ئامادە نین تەنانەت پروشەرێکی من وەرگریت ئەوەندە بوونێتە ترس بۆیان ئەمە مایە خۆشحاڵیە بۆ ئێمە کە توانیماندا ئەوەنە کاریگەریمان هەبێت لەسەر پێگە سیاسەکەمان و کۆمەڵایەتەکەمان لە کوردستاندا و لە کاتی بانگەشەکانشدا ئێمە هەمیشە بەها باڵەکانی دین و کۆمەڵایەتیمان پاراستووە هیچ کاتێک بانگەشەمان نەکردو کە دڵی هیچ کەسێک ئازار بدەین و ئەوانەی کە قسەشمان پێ دەڵێن بە ڕێزێکی زۆر جوانەوە جوابمان ناونەتەوە و ڕوونکردنەوە شیکردنەوەمان بۆ داون و ئەمە نمونەیەکی بەرجەستەیە لە ناو بانگەشەی هەڵبژاردن پێش هەڵبژاردنە مامەڵەی کاندیدانی کۆمەڵی دادگەری یاخود بەرەس هەنوەکو کاندیدێک لەگەڵ ئەم جۆرە ڕووداوانە چۆن دەبێت و خوێندنەوەتان بۆ ئەم جۆرە کەسانە چییە پێتان وانی ئەمە پاشماوەی ئەم ڕێکخراوانن کە شکستیان هێناوە لەو هەوڵانی کە داویانە جگە لە کاندیدی بوونم وەکو هێرۆ وەکو پارێزەر و قبولی ناکەم لە هیچ کەسێک سوکایەتی و بێڕێزی بەرامبەر بە ئاینی پێوەرزی ئیسلام بەرامبەر بە مرۆڤایەتی بەرامبەر بە بەها ئەخلاقی کۆمەڵایەتەکان بکات لە چەند ڕۆژی ڕابردوودا خانمێک کە لەسەر شەقامەکانی سلێمانی بەجلێکی نەشیاوە هاتبوو قسەی بە ئیسلامیەکان دەود کە ئێمە دەزانین هەرێمی کوردستان باگراوندێکی ئیسلامی هەیە پابندە بە بنەمانە گۆڕەکانی ئاینی پێوەرزی ئیسلام پابندە بە بەها دینیەکانەوە پابندە بە بەها کۆمەڵایەتیەکانەوە لەبەرەوە ئیجازە نادەین کە بەو جۆرە بە ناوی ئازادیەوە سنوورەکانی خۆیان بشکێنن ئازادی سنوورێکی دیاریکراوی هەیە بۆیە بۆ خانمە دەڵێم
لە ئێستاژە هەر کەسێکی تر بێوێ سوکایەتی پایانی پێوەری ئیسلام بکات بۆمانەوەی خۆی نەک سکاڵای یاسایی لەسەر تۆمار دەکەم ئامادەم هەتاوکو محکەمەی بەغدادیش بیبم چونکە بەپێی دەستور بەپێی یاسا ئێمە وڵاتێکی ئیسلامین دەوڵەتێکی ئیسلامین هەرێمی کوردستانیش هەرێمێکی سەربەخۆی سەر بە دەوڵەتی عێراقا دەستورێکی ئیسلامیانەمان هەیە ئەگەر داوای لێبوردنەکە سکاڵای لەسەر ئەگەر ئەو خانمە لێرەوە پێی دەڵم ئەگەر لە مودەی 3 ڕۆژەکە مۆڵەتم پێداوە داوای لێبوردن لە خانمە باڵاپۆشەکانی هەرێمی کوردستان نەکات کە لە بەرنامەیەکدا لە کەناڵی ئەو ناوی شخصی نەوتووە ناوی شخصی نەوتوە کەواتە بە شێوازێکی عام و توێتی هەر ئافرەتێک کە باڵاپۆشە دەتوانێت سکاڵای یاسایی لەسەر تۆمار کات چونکە ڕەمزی ئیسلامی بۆ ئافرەتان بۆ ئێمەی باڵاپۆشەکەمانە کە ڕەمزێکە شانازی پێوە دەکەین ڕەمزێکە بۆتە مایەی مانەوەمان بەسەر بەرزی لە ناو ئەم کۆمەڵگایی ئێمەدا نە پێچراوێنێتەوە نە بەستراوێنێتەوە ئەوان پێیان وایە کە ئێمە پێچراوێنێتەوە بەستراوێنێتەوە ناتوانین کار بکەین بەڵام ئەوەندەی کە خانمانی باڵاپۆش لە هەرێمی کوردستاندا پێگە سیاسی و ئابووری کۆمەڵایەتێکی هەیە ئەوەندەی لە ناو کۆمەڵی دادگەریدا کە خانمانی ئێمە گەژۆنە ناوەندەکانی بڕیادان لە هەردوو حیزبی دەسەڵاتدار کە حیزبێکی ئەلمانیا نانتوانین بەقەت خانمێکی کۆمەڵی دادگەری و حیزبێکی تری ئیسلامی کاریگەری خۆیان هەبێت. خات و ڕازان هاوکارانم دەمێک ئاماژە بەوە دەکەن کە کاتمان نەماوە ئێوە بەڕێستان چیتان ماوە بۆ خەڵک من حەزم کردم بەرنامەیە تایبەت بێت بە پرسی بەها باڵاکان و ڕۆڵی ئافرەت لە بەرپەرزدانەوەی ئەم هەوڵانەی کە دەیانەوێت ئەم بەها باڵانە تێک بشکێنن ئێوە ئاماژەتان بۆ کرد بە فعلی ئەمە مەترسیەکە و پێدەچێت لە 4 ساڵی داهاتوودا لە ئایندەی هەرێمی کوردستان لە ڕێگەی یاساوە بچەسپێندرێت ئێوە ئەگە بەرچاوڕوونیەکتان دابێ بە خەڵک ئیتر پێتان وانە خەڵک دواترەوە باڵی خۆی بە ملی خۆیەتی خۆی و قەبر و قیامەتی خۆی بەتەکی دوایە ئێمە ئەوەی بەڕاستی ئەگەر کۆتا قسەش بێت چیت ماوە فەرموو من حەزم کرد کاتی زیاترمان هەبووای بۆی ئەم بەها کۆمەڵایەتەکان بەڕاستی کاتی زۆرە بات قسەی زۆرە بات ڕەنگەوە پێویست نەمانتوانی بێ بەڕاستی قسە لەسەر ئامانج و ڕۆیای ئەو مۆزوعە بکەین بەڵام ئەوەی کە هەیە من دەتوانم بڵێم بە ئاماژەیەکی کورت لاینە ئیسلامیەکان توانیویانە سواز بۆ خوا توانیویانە بە هەوڵ و ماندووبوونی خۆیان لە ڕێکخرا و سنتەر و دەستگاکانەوە بەڕاستی ئەم کۆمەڵگەیە بپارێزن کە ئێستا هەیە هەرچەنە ئێمە بیرمان نەچێت ئەم کۆمەڵگەیە ینی ترسی مەسلەی کۆمەڵایەتی و ئەوانە ڕۆژانە بەڕاستی ئەبینین وەزعکە چۆنە ئەمەی کەماوەتەوە ماندووبوون و بەرهەم و نەتیجەی بەڕاستی لایەنە ئیسلامیەکانە کامە جێ دڵخۆشیە بۆمان ئەگەر وابێت بەڕاستی ئەگەر ئەم حاڵەتەوە بەردەوام بێت خەڵک هۆشیار نەبێت لە دەنگدان دڵنیا بەگەر یاسا خراپەکانی ناو پەرلەمان نێنێتە بەرچاوی خۆی تەجاوزی ئەم یاسایانە ئەم کۆمەڵگەیە بەڕاستی بەرە هەڵوەشانە ڕوە خێزان پەرتەوازە ئەبێت تا گەو کاتە تاکێکی بەڕاستی ناهۆشیار دروست دەبێت کە تەنها ئاگاشی لە ژیانی خۆی نەبێت کەواتە گرنگە لێرەوە دەنگدەرانی ئەم هەرێمە ئێمە توانم بڵێم ڕوو لە مسلمانانەکەین کە لە سخەیانەوە و 5 زیاتری مسلمانە ئەوەی کە بەڕاستی خوای خۆشەوێ پێغەمبەری سڵام خۆشەوێ نوێژە کا ڕۆژی وەگرێ تکا ئەەکەین ئاگاتان لە مۆزوعە بێ تەنها ئەمە شتێک نیە سەر بەڕاستی بەسەر یەک تاکا بێ بەڵکو هەڵۆشانەوەی خێزان نەمانی ژیانە ئێستا ئێمە سەیری ئەوروپا بکەین ینی ئەوەی کە ئەیانەوێ کوردستانەوە ئەوروپا لێ بکەن ئەوروپا وەزعی چۆنە ئەوروپا ئازانین کۆمەڵگە هەڵوەشاوی خێزان هیچ مانایەکی نییە تاکیش بەو شێوەی ئەژی کە خۆی ئەژی ڕاستە یاسای باشی هەیە بۆ نظام و دەوڵەتداری و حکوومەتی خۆی بەڵام بەداخەوە لە یاسای خێزانە بەڕاستی توانم بڵێم تەدمیریان کردووە بەڵام ئەمە گرنگە بۆ ئێمە ئاگامان لێ بێ ئێمە شوێن کەوتەی بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە دینی ئیسلامان هەڵبژاردووە ئەگەرتانەوێت لەسەر دینی ئیسلام بمێنەوە تانەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە قدوەی خۆمان بزانین دڵنیا بن لەوەی ئەبێ ئەوەندە هۆشیار بین کە ئێمە ئاگامان لە دەنگەکانمان بێ بۆ ئەوەی کۆمەڵگا بپارێزرێ بۆ ئەوەی خێزان پەرتەوازانە بێ بۆی تاکەکان لە شوێنی خۆیاوەی ئیسلام دایناوە بەو شێوەیە بژی کە گەورەترین بەرهەمی بەڕاستی ژیانی تاک لە ئیسلام خۆیە بینێتەوە ئەگەر دوا قسەشمان بێ بەڵێ من دڵنیاتانەکەمەوە بەڕاستی ئەمە ئەمەکەمان خستۆتە سەرشانی خۆمان وەکو ئافرەتان لە ناو کۆمەڵی دادگاریە خەمی گەورەمان هەڵگرتووە ئەم خەمانی هەڵمان گرتووە هەمووی دەرهاویشتەی ئەو واقعەتیایژین ئەمە لە ناو خەڵکاشین لە ناو معاناتی خەڵکاژین بە هەموو بەباری ئابووریش و باری کۆمەڵایەتیش ڕاستیمانەوێ خزمەتکار بین خزمەت بکەین بۆ ئەوەی نوێنەرێکی سەرڕاستی بەڕاستی مسلمانان بین لەوێ دیفاع لە ژینیان بکەین لە دینیان بکەین لە بەها کۆمەڵایەتیەکان بکەین ئەوان وابزانن خۆیان لەوێن دیفاع لەسەر قوتی خۆیان و ژیانی خۆیانەکەن دڵنیا بن لەوەی کە دیفاع لە دین و ژینیانەکەین بە تەواوی بەو هیواین خات و هێرە و بەڕێزیشتان ئەگەر کۆتا قسەتان ما بێ بە دوای نەڵی
کاتان پسپۆڕێکی یاسایی دەڵێم کاتێک کە شەڵاتمە پەرلەمانی کوردستان هەر بە یاسا هەموو ئەو یاسا هەر بە یاسا هەموو ئەو یاسانە ڕادەگرین کە دژی کۆمەڵگا دژی بە ئەخلاقەکانە دژی دینە و دروشمی کۆمەڵی دادگەریش ڕایان دەگرین دروشمی بەندەش بە یاسا ڕایان دەگرین. زۆر باشە پشتیوان بەخوای گەورە خی گەورە مەفرۆخ سەرکەوتوتان کە ئینشاڵڵا مادام خاوەنی ئەجێندە و ڕوئایەکی باشن بۆ داهاتوو لە بابەتی پەروەردەیی لە بابەتی بەها واڵاکان و پاراستنی هەرێمی کوردستان خی گەورە کاراسانی بۆ ئێوە بۆ هەر کەسێ بکات. دووبارە بەخێر بن خات و ڕازانەوە بەکرد کاندیدی ژمارە 3 لە بازنەی هەڵەبجە لە سەرلیسی 147 کۆمەڵی دادگەری ڕوا بەڕێز هێرواتار کاندیدی ژمارە 18 لە بازنەی سلێمانی لە سەرلیسی 147 کۆمەڵی دادگەری. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی ستۆدیۆی 147 تا بێگەیشتنەوە لە ئەڵقەی ئایندا بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرم سوپاس تام کاتە لەگەڵ ئێمە بوون خواتان لەگەڵ.